ئاگرەکە ماوەی 2 ڕۆژە هەیە بەهۆی تەقەکردنەوە بۆ لە دیوی ئێرانەوە. ئاگرەکە هاتوێتە نێوان سنوورەکانی گوندەکانی کوردستانی ئێرە، گوندی بۆین و گریانە. تیمەکانمان بە بەردەوام باوکاری خەڵکی ناوچەکە و باوکاری پۆلیسی دارستان و هێزەکانی ئاسایش سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن. چەند جارە ئاگرەکە کۆنتترۆل کراوە، بەڵام بەهۆی سەختی ناوچەکە و بەهۆی ئەوەی کە جاری ئەو دارانە سووتان دیسانەوەکەون نەخوار ڕەشەبای لەگەڵە دیسان ئاگرەکە سەریاڵاوەتەوە. وە لە ئەنجامی ئەم ئاگرانش ئەم 2 ڕۆژەکە ئەم ئاگرە بۆ هەتا ئێستش بەردەوام تیمەکانمان لەوێ ماونەتەوە. 3 کارمەند ئەفسەرێک و 2 کارمەندمان تووشی ئەفسەرمان تووشی تەنگە نەفەسی، 2 کارمەندیشمان تووشی کەوتن بوون و ئازاریان پێ تا ئێستا بەڵێ ئاگرەکە بەردەمان وەکو ئاماژەمان پێکرد. ئێمە چەند جارێ ئاگرێکمان کۆنتترۆل کردووە، بەڵام دیسانەوە بەهۆی ئەو شوێنانی سووتان بەوەی ئەو دارانە سووتان دیسانەکەوێتە خوار ئەو شوێنانە کە نەسووتان ئاگرەکە سەرەڵایاتەوە.